زای آبوری روزنامه‌وان رضا سلیمان تاشان لەگەڵ مایە تو بخێر هاتی رێزدار سلێمان ji tu me negerem dest pê bikەین û bigiştîn nav aboriya Êranê de tu men dema çûyî de nefesek kêşa ji nêzîkbûna Riyaz û Tehranê di rewşa ku niha navçetê de derbas dibe dikarin çi pêşbîniyekê ji timen ra bikein dê vê necêgiriya nirxê de beramber bi diravên biyanî. سلااو لە زەنابێت کاکەوە لەگە سلااو لە بینەرانی خۆشەویستی کوردستان بیستوار ڕاستەکەی بەهای تمەنم پێم وایە ناتوانانی هیچ کاتێک بەتابە ئێستاکە کە ئێران لەو دۆخە خراپە ئابوووریە سیاسی و ئەمنی ناوچەیدایە بە هیچ شێوەیەک پێشببینیەوە ناکرێت بەهای تمەن بەرز بێتەوە نەک ئێستا مەرێک بگەڕێنەوە بۆ ڕابردووی ئێرانیش لە لانی کەم لە 2010ەوە ئەگەر بیرت بێت هەر دۆلارێکی ئەمریکی بە 4000 تا 4500 تمەن بوو بەڵام ئێستاکە وەکو لە هەواڵەکەی خۆت ئاماژاتان پێدا 57250 تمەنە ینی لە ماوەی 4 تا 5 ساڵدا تمەن دۆلار بەرامبەر بە تمەن 15 هێندە گرانتر بووە ینی تمەن ڕۆژ بە ڕۆژ بەهاکەی لە دەستدا ئەو لە دەستدانی بەهای ئەم پێم وانە تەنها پەیوەندی بەوە هەبێ ئێستاکە بڵین ئەو دۆخێک هاتوۆتە پێشێ ململانێک لە ناوچەکەدا هەیە ئەمە کۆی گشتی پەیوەندی بەوە هەیە کە هەر لە کۆنەوە تمەن بناغەیەکی بەهێزی نەبووە کە ئێمە چاوەڕوانی ئەوەمان هەبێ بەهای تمەن بەرز بێتەوە بە هیچ شێوازێکیش نەک من تەنانەت زۆر لە ئابووری ناسان ناتوان لە چواسی ئەو سیستەمە سیاسی ئابووری کە لە ئێراندا هەیە بە هیچ شێوازێک هیچ کەسێک ناتوانێت پێشببینی ئەوە بکە کە بەهای تمەن بەم زوانیا لە داهاتوودا بەرز بێتەوە هەندێک جا کە گەمە دەکرێت لە خەبەرێکدا جەناب ئاماژەت پێدا کە تمەن تا 600,000 یاخود بە وەرەق تا 6 ملیۆن ڕۆی دواتر گەڕاوە ئەمە پەیوەندی بە گەمەیەکەیە بەشێکی پەیوەندی بە گەمە هەیە زۆر جار تمەن مەسەن من لە 2 ساڵ ڕابردوودا بینیم کە ماوەیەک تمەن ڕۆی بۆ 25,000 گەڕاو بۆ 20,000 ئەوە شێوازی تمەنە دەڕوا بۆ 30,000 ماوەک لە 30,000 دەمێت دەگەڕێتەوە 10,000 دەڕوا 5,000 دەگەڕێتەوە 10,000 دەڕوا 5,000 دەگەڕێتەوە ئێستاکە دەبینی 57,000 من پێشبینی دەکەم کە بگاتە 65,000 تەنانە زیاتریش ئەمە تایبەتمەندی تمەنە چونکە هیچ پشتیوانیەکی نییە بۆ یەکە ئەو پارەیە بەهێز ئابوووریەکی وان نییە وەک ئاماژە پێت کرد کاک سلێمان دەمێکی دەهن ئابووری ناسێن مەزنên ئێرانێژی بەحسا ئابوووریەکی دەکەن کویا سستە ئابووریە ئێرانێ هەون دبینن کو دێ بکار بە وەها دەمێن پێش دە بەحس و شاری لەسەر تێداین کو ئابوووریەکاوێ بە ئاوایەکی نەبەک و نها هەندێکی لەسەر پێ خۆڕاوستەیە بتەمامی نەهەرفە و دەنگێ نەڕازیبوونان بلندتر ببە کە ئابووری ناز بخوا بانگ دەکەن پێویستی بە وەیەکی هەیە ئازادیانە خەڵک هەموو دەنگی خۆ بلند بکەن حتا کو بکار بن بگواردنەکە تێدا چێ بکەن گۆڕانکایی لە بابەتی اقتصاد و لە بابەتی تەنانەت بەهای تمەن و کۆی دۆخی ژیانی خەڵک پەیوەندی لە ئێران بەتابێت بەسات و بە دۆخی سیاسی ئەو وڵاتەوە تا ئەو کاتەی ڕژێمێک بە ناوی کۆماری ئیسلامی لە وڵاتە دەسەڵاتدار بێت هیچ کاتێک ئەمە ناتوانین چاوەڕوانی ئەوە بکەین کە دۆخی ئابووری ئێران باشتر بێت بۆ چونکە بناغەیەکی ئەوەندە سەقەت و خراپی داناوە کە ئابووری بۆتە ئەولەویەتی سێوم و چوارم و بگرە زیاتریش ینی ئەولەویەتەکانی ئەو ڕژێمە ئەو سیستەمە ئەو چواسیەوەی دەسەڵاتە سیاسی ئیسلامی لە ئێران زیاتر ئەولەویەتەکانی هەناردەکردنی شۆڕش بووە زیاتر بەرفراوانتنی کرد خۆی بۆ لە ڕووی هەژمونی سیاسی لە ڕووی ئەوەی کە ئایدۆلۆژی خۆی پێوە پەرە پێ بدات لە ڕووی ئەوە کە گروپی میلیشیایی لە ناوچەکەدا زیادە ئەژمونی ئایدۆلۆژیکی خۆی لە ناوچەکەدا زیاد کە ئەویش لەسەر حیسابێتی لەسەر حیسابی پاشە کشەکردنی ئابووری خۆی کاتێک دەبینین کە لە سووریا لە عێراق لە لوبنان لە یەمەن لە چەندین شوێنی تر ئەو چالاکیە ئابووریە سەربازیانە ئەو چالاکیە ئەمنی و سەربازیانە ئێران خۆی لە پشتیان تو تەنان بەڕێوەشان دەبە هەموو ئەوانە پێویستیان بە خەرجی هەیە کاتێک دەبینی لە شوێنێکی وەکو غەزا ئەو تونێلانی کە مەماوەی ڕابردوو بینیمان کە چ تونێلهایەک لێدرا ئەمە بە پاڵپشتی ئەو پارەیە کە لە ڕاستی سامانی نیشتمانی ئێران بوو کە لەو شوێنانە خەرج کراوە لە سووریا بینیمانە لە 2 ساڵی ڕابردوو لانی کەم لە دوای ئەو چێشە ناوخۆیەکانی سووریا سەروی 15 میلیارد دۆلار تەنها سەرمای ئێرانی لە سووریا بەکار هاتووە لە بابەتی مەسەلەی چەک و مەسەلەی
پێشخستنی بەرنامەی ناوەکی و هەمووی ئەوانە هەموو پێویستی بە سرمایەکەیە کە سرمایە تەنها خەرج کراوە سیستەمی سیاسیان لە پێی ناوەدانە بە بەڕاستی سرمایەکەی پەرە پێ بدات. کاک سلێمان ئەگەر بینە سەر تەبگەرە بازرگانیە دنابەرە عێراق و ئێرانێدا دەوێ داویێدا وەکەمە دنوچیانداژی پێشتر دیت و کێمبوونێک تومار کردیا ئەف کێمبوونە دەمەکێدەیەک و بگباشە ئەمریکا لەسەر عێراقێک و زیدەتر بووە بووەیەکێک و دولار نەچە بە قاچاق بۆ ئێرانێ وەچ نرخاندنێک بوو vê و girêdanê heye li demekê de dolar neçe bû Êranê bi qaçax û tevgera bazirganiya li gel Iraqê di kêmbûnê de weke amarên fermiyên Êranê bi xwe dibêjin. عێراق بەڕاستی دەرفەتێکی زۆ گرنگ بوو بۆ ئێران کە بتوانین لە ڕێگای عێراقەوە پەرە بە ئابوووریەکەی خۆیدا بەڵام بابەتەکە پەیوەندی بەوەی ئێران ئیستیغلالی وەزعی کردووە لە ساڵانی ڕابردوودا بەتەبە لە 2010ەوەکە سزای زۆر قورس بەسەر ئێران دەسەپێنراون ئێران لە ڕێگای عێراقەوە توانیوێتی هەناسەیەک بە ئابووری خۆی بدا ئەمە لە ڕێگا ئەو گروپە میلیشیان و لە ڕێگا ئەو ڕێکخرا و حیزبانی کە لە ئێرانەوە نزیکن ئەمە توانیوێتی تەنان بەشێک لە دەهاتەکانی عێراق بۆ خۆی بگوازێتەوە دەتوانین بەو کەمبوونەی ئاستی بازرگانی بڵێن نەفەسێک نەفەس کێشانەکەی کەم بووتەوە بەڵ بەدڵنیای چۆن کەم بۆ ئێستا کەم بینیمان ئەمریکا کە پێشتر ئەو شتانەی دەزانی چاوپۆشی لێ دەکە بەڵام لەو چەند مانگ و ساڵی ڕابردوودا ئەمریکا خۆی کۆمەڵک ڕێوشۆنی ڕێکاری بانکی لە عێراق گرتوۆتە بەر کە بانکەکان نەتوانن پارە بگوازن خۆ ماوەک پێشدەستا بووی زیاتر لە 15 بانکی عێراقی سزادران لەسەرەوەی کە لەسەرمان سەلمێنرا ئەمانە خەریکی سپیکردنەوەی پارە بوون خەریک بە شێوازێک لە شێوازەکان پارە دۆلاریان بۆ ئێران گواستوتەوە ئیتر لە اقتصادی عێراقیشدا دەبینین کە عێراق داهاتێکی زۆری هەیە بینیمان ئەو دۆلاری کە خراوەتە بازارەوە بەسی نەک بەشی پێداویستەکانی ناخۆناکە بگرە بەشێکی زۆری بۆ ئێران گواستراوەتەوە کە ئەمە جۆرێک ئەزمە قەیرانێکی لە عێراق دروست کرد کە بینیمانە بەداخەوە دینار هەرچەند عێراق دۆلار دەخاتە بازاڕ دینار لەو ئاستی خۆیدا ناتوانێت جێگیر بێت و دەشکێت ئەمە پەیوەندی بە سیاست ئێرانەوەی کە بەداخەوە دەستوەردانێکی خراپ لە ئابووری عێراقدا دەکات و هەرەوە ژوای کودەتنا لە پشتی هەناردە پەیوەندە بازرگانەکانیش ئێران تووشی پاشەکەش گەلێک سپاس ڕێزدار سلێمان تاشان شارەزای ئابووری وژنەمەوان سپاس بۆ ئامادەبوونەوە.